ینی لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا ڕووداوی زۆر و جیاواز لە بەڕێبەرایەتی بەرگری شارستانی هەولێر لە سنووری پارێزگای هەولێر تۆمارکراون. ینی بەرگری شارستانی هەولێر ڕۆڵێکی کاریگەری و دیاری هەبووە لە کۆنتڕۆڵکردنی ڕووداوەکان لە کەمکردنەوەی ڕووداوە نەخوازراوەکان و لە سەلامەتی بەشێک گیانی ئەو هاوڵاتیانی لە ڕووداوە نەخوازراوەکان گیان دەکەوێتە مەترسیەوە. لەسەر ئەو بابەتە لە بەڕێبەرایەتی بەرگری شارستانی هەولێر و توێژی ئەو بەڕێبەرایەتیە شاخان سەعیدم لەیە زانیاری زیاتر ورترمان لەبارەی ئامارەکانی 6 مانگی ئەم ساڵ پێدات. کاک مقەدەم سپاس بۆ دەرفەتە زۆر ڕاماگرتی داوای لێبوردن دەکەین. پێمان بڵێ لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا ئامارەکان چیمان پێ دەڵێن؟ ڕووداوەکان ڕووداوە جیاوازەکان ئەوانی پەیوەندی بە بەرگری شارستانیەوە هەیە بەراورد بە ساڵی ڕابردوو زۆرتر بووە یاخود کەم بووە؟ بەناوی خۆی گەورە بەخێربێن. سەرەتا ڕووداوەکانی ئەم ساڵ لە چاو ساڵانی پێشتر سوپاس بەخوای گەورە ڕوولەکەم بوونە هەتاکو ئێستا کە لە مانگی حوتین ئێمە سەرەتای مانگی حوتە ئێمە 650 ڕووداومان هەبووە، ڕووداوی جۆرا و جۆرمان هەبووە و هەم لە ڕووی گیان لە دەستدانەوە هەم لە ڕووی ڕووداوەکانی ڕووداوی گەورەوە ئەم ساڵ بە بەراورد لەگەڵ ساڵانی تر ڕووداوەکانمان کەم بووە و ئاستی خنکانیش ڕووداوی خنکانیشمان هەرکەم بووە کە ساڵی پار و پێرار هیچ ساڵێک لە 33-34 حاڵەت کەمتر نەبووە. ئەم ساڵ تاکو ئێستا 9 حاڵەتمان هەبووە، حاڵەتێکیشمان لە سماقۆڵی هەبووە و ڕووداوەکان سوپاس بەخوای گەورە کوتم ڕوولەکەم بووم بوو. کاک مقەدەم ڕووداوی ئاگرکەوتنەوە زۆر دەبیندرێتن بە قەبارەی گەورەش، ئەمە هۆکارەکەی زیاتر بۆچی دەگەڕێتەوە؟ بەتەوێت لە سنووری پارێزگای هەولێر ئەو ڕووداوانە زۆر هەنا بەدی دەکرێت، ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ ئەتوانین ئێمە ئەو ڕووداوانێک کە ئەبێن خەباریان گەورەیە لە چەند خاڵێک دیاری بکەین. یەکێک لەوانە ئەو هۆکاری ڕووداوەکە کە زۆر جار کە لە شوێنێک لە بینایەک ئاگرێک بکەوێتەوە کوالێتی ئەو شتانێک کە تووشی ئاگرەکە ئەبن کارەبا بێت ئەو مەوادانی لەوێ بێ غاز بێ کە کوالەتێکی باش نییە وە کەم تەرخەمی و کەسانە هەیە کە لەوێ نایانکوژێنەوە، ئامێرەکان ناکوژێنەوە دوای تەواوبوونی کارەکانیان لەو شوێنەیان هاتنەوەیان لە شوێنی کارەکانیان ئەوە بەکراوی ئەیان هێڵنەوە کە ئەمەش زۆرجار کارە ساتە بەڕاستی یان کوالەتی ئەو وایر و ئەو مەوادە کارەبایانەی کە هاتووە باش نییە ئەبێتە هۆی ئاگرکەوتنەوە. بڵین هەموو هۆکاری کەم تەرخەمی خەڵکەکەیە هەمیش خراپی کوالێت، بەڵام بە هەموو شێوەکان ئێمە ئەگەر مەرجی سەلامەتی بەرگری شارستانیمان هەبێت لەو شوێنە و پابەندین بە ڕێنماییەکانەوە ئێمە هەموو کات سەلامەتە بێ و شوێنانە و دوورە بێ لە ڕووداوی گەورە. ئەگەر ڕووداوەکەش ڕووداوێکی ئاگریشە بێ هەم ئەو سیستەمێک کە دانراوە نایڵێ ئاگرەکە تەشەنە بکە و ئێمەش زووتر ئەگەینە شوێنی ڕووداوەکە ئاگرەکە قەبارەکەی گەورەتر نابێت. باسی کوالێتیت کرد پێش دامەزرانی هەیە باڵەخانە و دروستکردنی بینایەک ماڵی هەر شوێنێک بیانی ئێوە لێژنەکانتان چاودێری ناکەن پشکنی ناکەم زانین کوالێتەکەی بەکەلێک دیاخودنا؟ بێگومان ئێمە لە کوالێتی وایر و ئەو شتانە نا، بەڵام ئێمە وەکو بینایە وەکو ئیستیلامی بینایە کە ئێستا کەسێک کە بینایەک دروستەکە هەتاکو لایەن ئێمەوە مۆڵەتی کۆتایی و سەرەتایی پێ نەدرێ ناتوانرێت مۆڵەتی تەواوی وەربگرێ. زۆر باش کاک مقەدەم باسی ڕووداوەکان کرد ئەو 2010 ڕووداوە لە هەولێر هەبووە لەم 6 مانگە کامە ڕووداو زۆرترین بووە؟ سوتانی ماڵان زۆرترین ڕووداومانەیە. باسی ئەو ڕقەمانەیە پشتەوە بکە ئێرە هۆبەی جوولانەوەیە دوو ڕقم لێرە هەیە ئەمە ڕقەمانە چین حاڵەتیان تا چەند دەزان ئەو ڕقەمانە هەن بۆ ئەوی لە حاڵەتی نەخوازەوە پەیوەندیان پێ بکەن؟ ئێرە ژووری بزوێنمانە کە 24 کاتژمێری لێرە فەرمانبەرانی کارمەندانمان لێرە لە ئەرکن ئەو ژمارانێک کە لە پشتمەوە 115 و 125 گرنگە هاوڵاتیان بزانن بۆ هەر حاڵەتێک کە ڕووداوێکە ئەبینرێت پێزانن بە زووترین کات پەیوەندی بێمە بکەن تا کوتیمەکانی ئێمە بە خێرایی فریان بکەون لەبەرەوەی خێراتە پەیوەندیکردنی ئەوان بە ژووری بزوێنی ئێمە ئەبێتە هۆی ئەوەی خەباری ئاگرەکە گەورە نەبێت و مەترسی ئەوەی کاکەوێتە سەر ژیانی هاوڵاتیان لەو شوێنانە کەمتر بێتەوە. شاخان سەعید و توێژی بەرگری شارستانی هەولێر سوپاس بۆ زانیاریەکان سوپاسان دەکەم. ئاکام کۆساریانی و کومانەکەم ئاماژەی بۆدا لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو ڕوودا و جۆرا و جۆرەکان کە پەیوەندیان بە بەرگری شارستانی هەولێر هەبووە کەمتر بووە زۆرترین حاڵەتانیش کە تۆمارکراوە ڕووداوی سوتانی ماڵان بووە.